افکارگاهان لسلمانی دکاره کبلن الکتریکی جمس و المنیومی درست بگه. هیا 10,000 متر کبل 300 ملیم دوجات نواوی کارگاه دا بدرست کردن دبه 610,000 متر مس 2.5 بخن ات نوا اوی هلانه ده. کارگاه ام اس لسلمانی کبلان دکاره 1300 جورن کبلان درست بگه دمیدین کردستان رو داوی دا ببینن. لکردستان بنگه که نوی پیشسازی دامارن بیناسازی آبوری به هزدگه. لور دشتا بازیانه 32 کیلومتران دوری جناوند باجار سلیمانیه. کارگاه ام اس بو برمانینا کابلوین الکتریکی و کویک جه پروژن استراتژی ین هرمه درکتیه پیش. اف کارگاه کل سروبر 67,500 مترین چوارگوشه هاتیا آوا کرن. ده ناوراستا سال 2024 ده به اوای که فرمی دست به برمانی نکر. بینرن رودای بینرن برنامه میدین کردستان افدما باش بیتن از دلرتینی مد برنامه کانویا میدین کردستان لکردستان تی برمانین لگل هواین هجامه. ایجار ام لباجار سلیمانی نه و دناوا یک جه مازترین کارگاه درست کردن همو جورن و ایرا آنکوین کبلن الکتریکی آنکوین کاربینه. ایجار اندازیار و گنج سلیمانیه بینرن روداوه بینرن برنامه میدین کردستانه بریاردان کدناوا اوی کارگاه دا زیادتر 1300 جورن کبلن کاربه به همو جور و رنگ و کپاسیتی که دناوا اوی کارگاه دا لدوف ستاندرد جیهانی و ین نافخو اف گنجن هنه و اندازیارن هنه وان کبلان درست بکن کدکارن اف کبلن هنه هر مجه 9 ملیم هیا دیگه 630 ملیم دوجا کبلان درست بکن و لسر پروژه نیشتجیبونه و کبلن خانیان و کبلن کارگان و کبلن پروژه مازن کوان کبلان بکار بینن جبوان درست بکن لدوف دا خازیه و لدوف استاندردان افجال گلمه بن امی نشانی ها بدن که اف کارگاهانه چاوا دکاره کبلان هم جی المنیومی یان جی کوپر آنکو نحاس یان جی مسی درست بکن. کارگاه ام اس خودیشانکا مازنه که دکاره هیا 1300 جورن جدا ین کابلوان هم جمسی و هم جیج المنیومی برهم بینه. جورن کابلوین کارگاه جه جورن 0.5 ملیم دوجا دست پیدکن هیا 630 ملیم چوارگشه دیگه هن. اف شیانه رید ده کارگه که همو کلاس نافدار ین کابلوین ولتیان نظم لو ولتج پاور لگوری ستاندردین جهانی برهم بینه. کمپانیای مز لسالی 2019 لشاری سلیمانی دا مزراوه و پاشان مالتی و برهنانی دروست کردووە وەرگرتووە بۆ دروستکردنی کارگەی مس و بەرهەمێنانی بەرهەمە مسی و کێبڵی کارەبا. ئەم کارگەیە لە ناوچەی بازیان دامەزراوە لەسەر مەساحەی 27.5 کارگەکە پێکهاتووە لە کارگەی دروستکردنی کێبڵ و کێبڵی مس و ئەلەمنیۆم دەتوانێت بەرهەم بهێنێت بە چەندین جۆر و قەبارەی جیاواز. کارگەکەمان توانای بەرهەمێنانی کێبڵی کارەبایی هەیە لە قیاساتی 0.5 ملیمەوە هەتاکو 630 ملیم دووجا. ئەم جۆرە کێبڵانە بەکار دەهێنرێت کە پێوتێ بە زمانە زانستێکی کێبڵی لۆ ڤۆڵتج کە توانای گواستنەوەی 1100 هەتاکو 1100 ڤۆڵتیەی کارەبایان هەیە.
و ئەم کێبڵانە بەپی پێداویستی ماڵان کارگەکان پیشەسازی بچووک پیشەسازی گەورە بەکاردەهێنرێت کێبڵەکانمان تا ئێستا لە ماوەی دروستکردنی دەستپێکی دروستکردنی کێبڵەکانمانە توانیومانە زیاتر لە 1300 جۆر کێبڵ دروست بکەین ئەم کێبڵانە هەر یەکە بۆ مەبەستی جیاواز بۆ بەکارهێنانی جیاواز بەکارێنێ و کارگەکەمان لە توانایدایە لە بەشی دیزاین و تەسمیمکردنە ئەتوانین ئێمە ئەو جۆرە کێبڵانە دروست بکەین کە لە ستاندەراتی شانیە بە پێی پێداویستی شوێنەکان کە بە ستاندەردێکی جیاواز یاخود بە قیاسێکی جیاوازیانەوێ ئێمە لەسەر داوای کەستمەرەکانمان لەسەر داوای مشتەرەکانمان هەر جۆرە کێبڵێکیان بێ بۆیان دروستکەین. جوایرن ماڵان بگرە هەیە پرۆژەیەن مەزنیان نیشتە جێبوونێ جێ کارگەیەن پیشەسازی هەیە پرۆژەیەن ڤەگواستن و گەهاندنە ئەلێکتریکێ کابلۆیەن MS بەرسڤە هەموو پێدڤیان دەدەن. نەتەنێژ بۆ ئاڤاهیان بەلکی ji bo projeyên mezin yên netewê jî wekû xetên veguastina karebê yên di navbera bajaran da kabloyên jêrerdî xetên hewayî yên li ser tewerên karebê wêzgehên karebê heta palavgehên neftê berhemên vê kargehê tên kar anîn. نقوم بإنتاج الكابلات المتوسط والمنخفض. ئێمە لە چەند قۆناغێدا کەیبڵی ڤۆڵتیەی مامناوەند و نزم بەرهەم دەهێنین. کارەکانمان بە ڕاکێشانی مس دەست پێ دەکات. لە قۆناغی دووەمدا مسەکە کۆ دەکەینەوە و بڵاوی دەکەینەوە. قۆناغی سێمیش داپۆشینی مسە بە مادەی نەگەیەنەر. ئامێری زۆر پێشکەوت و نوێمان هەن لەگەڵ کارمەندی شارەزا کە بە پێی ستاندەرە جیهانیەکان یان بە گوێرەی داواکاری کڕیار بەرهەمەکان دروست دەکەن. توانای بەرەمێنانمان بە تێکڕا 50 تۆن مسە لە ڕۆژێکدا. ئامێرێکمانەیە کە کاری داپۆشین بە خێرایی 1200 متر لە خولەکێکدا دەکات. ئامێرێکی دیکەمانەیە کە نزیکەی 400 متر لە خولەکێکدا بەرهەم دەهێنێت. هەروەها ئامێری دیکەشمان هەن کە نزیکەی 110 متر لە خولەکێکدا بەرهەم دەهێنێت. چەندی جۆر کەیبڵمان هەن کەیبڵی تایبەت بە ماڵان کەیبڵی تایبەت بە کارگەکان کەیبڵی تایبەت بە بیرە ئاوەکان هەروەها کەیبڵی بەرگری گەرمیش بەرهەم دەهێنین و پەرەی پێدەدەین. ئەم کەیبڵانە دەتوانن بەرگەی پلەی گەرمی سەر و 60 یاخود 80 پلەی سلیزی بگرن. جۆرە کەیبڵێکی تایبەت بە کارگەکانمان هەیە کە زەیت و پلەی گەرمی بەرز کاریان لەسەر ناکەن. لا تتأثر بالزيوت ولا الحرارة العالية. ev berheme niha li seranserî Kurdistanê û Iraqê tên firotin û ji aliyê her du hikûmetên Herêma Kurdistanê û hikûmeta Iraqê ve jî ji bo projeyên hikûmî kabloyên vê kargehê hatîne pesendkirin. Bînenên Berlama Mêdîn Kurdistanê di nava evê kargeha drûstkirina kêbil û wayerên karebê de li vê derê ev hêlahineya rûpûşkirina evan wayre dikare 16 renga rûpûş bike û dikare ev bekerên henê em dikarîn bêjin 25,000 metran dirêjin bîne evê derê her sî corên kebilên karebê hem yên takî hem yên şerî hem jî yên ku dibine dûsê dane li vê rê têne rûpûşkirin bi 16 renga têne rûpûşkirin an ku ezilkirin mada plastîkî pirêka kompîteran. Li vê derê mis tê wîranê werdigire û li vê derê bi rengê destî şankirî niha ev qehwayê henê çêrke ku bu germî tê te bikarînan endaziyar li vê rê rûpûşkirin dîv da qonaxên sarkirinê dest pêkirin. Yekem qonax bi avê tê te sarkirin duwem qonaxa wê dest pê dike ev ava germ ava kebilî ve ankopoerî ve ji pirêka hewayî jê tê te dûrxistin duv da tê te ser evê amîrê henê printingê hem jî endaziyar qiyasê wê anku qebarê wê çêkirin dîsan diçe merhela anku qonaxa dîsan pirêka avê ev ava henê ê te sarkirin. Ev hêla henê bînerên Bername Mêdîn Kurdistanê dikaret yek xolek da 1200 metrên ewha wê le zatiyê dikare rûpûş bike piştî qonaxa avê tê te qonaxeka din ew jî qonaxa rastkirina kêbilî ye wekû nihayîn dibînin da ku bê te rêkxistin an ku dema dibite bekere hevdû ve nemîne pirêka her hem jî dîsan av
لێ تێدا دانان ئەوها دزەڤڕە ئەم شێن بێژین وەکو ستەیشنێکە تەرمیناڵێکە بێتێدا دروستکردن دیسان تێتە دەردی ئامێرەی ئەپریقا هەوای ئەو ئاواهانێ تێتە هشتکردن ئەو کە بڵێ هەنێ تێتە هشتکردن لە دوودا ئێتە ئەvê derê ev amîranê dibes xu biçekê lê dûr kem gelek nêzik nebim 5000 volta evan wa Îran de anku ev ke bilê îşnîf millîm heta digehete 10 millîman dikare ropoj bike anku ezil bike 5000 volta lê deqeq cihekî şortek lê be yekser wê hêle prostîne wê bêje ev were cancel bû dîsan dubare çêkeneve dûv da pirêka evê قۆناغانê dibite bekereyên mezin wekû ev bekerên niha ez ê nîşanî we bidem dîv kargehê dimîne ka her bekerek çend dirêj be weka dibînin me pişînî çêkiriya piraşî çêkiriya em şên bijîn girî anku risasî karîn em bijara bînin soryan qaway hem jî zerûkesk û bu erzî te de bikarînin ev amîre henê dikare heya 16 renga durust bike lê dîv millî min ku kargeh yan ku endazeyarên me bixwazin ewha ropuşkirina kebila di nava evê kargehê te de çêkirin dov standardên alemî teman demê de bi çavdîriya beşê quality control. Şiyanên beremanînê ya kargeha MS Balkêş e rojane dikare 700,000 metran ji kabloyên 10 milîm duca berhem bîne. Di rojekê de şiyana beremanîna 5000 metran ji kabloyên taybetên alüminyumî yên corê ACSR heye ku ji bo xetên voltiya bilind li ser taweran têm bikaranîn ev kargeh dikare durust bike. لە کارگەکەمانە هەم کێبڵی مس هەم کێبڵی ئەلەمنیۆم بەرهەمە هێندێت جیاوازی نێوان کێبڵی مس و ئەلەمنیۆم لە ڕووی نرخەکەوێتی ئەو جۆرە کێبڵانی کە کێبڵی مسین کە نرخەکانی گرانترە بۆ ئەو شوێنانە دائەندرێ کە بە دائیمی ئەم جۆرە کێبڵە کە تەسبیت دەکرێت لە ژێر زەویدا یاخود لە ترێنجی کارەبایدا کە ئەم جۆرە کێبڵە بۆ ماوەی 20 ساڵ 30 ساڵ جوڵانی تیان ناکرێت لا نابرێت و پێویستی بەگۆڕین نییە زیاتر کێبڵی ئەلەمنیۆم بەهۆی هەرزانی نرخەکەیەوە بۆ ئەو پرۆژە و بۆ ئەو ماڵانە یاخود بۆ ئەو شوێنانە بەکارێنێ کە بەکارهێنانەکەی بۆ مدەتێکی کاتیە یاخود بۆ نمونە کارەبایکی سەیار ڕایکێشی لە شوێنێکەوە بۆ شوێنێکیکە یاخود بیرێکی ئاوتێ کارەبایکی لە دوورەوە بۆ ڕایکێشی بە شێوازێکی مۆقەت چونکە جیاوازی نێوان نرخەکان 8 بۆ 9 قات هێشت بۆ 9 بەرامبەرە لەگەڵ کێبڵی مسا بەڵام کێبڵی مس توانای کۆندەکتیڤیتی بەرزتری هەیە و کێبڵی مس توانای گواستنەوەی ئەمپێری زیاتری هەیە و کێبڵی مس توانای ئەوەی هەیە کە ڤۆڵتی تەواو بەبێت لە دەستدانی ڤۆڵتیە زیاتر بگەێنێتە شوێنی مەبەستی خۆی هەر بۆیە کێبڵە مسیەکان زیاتر بۆ ئەو شوێنانە بەکارەهێنرێت کە تۆ پێویستە ئەم کێبڵە بۆ ماوەی 10 ساڵ 20 ساڵ یاخود 30 ساڵ گۆڕانکاری لە شوێنەکانەکە یاخود پێویستی نەبێ بە نوێکردنەوە. کارگه روزانه 5 تن مس و 7 تن الومنیومی وکه ماده که خام ده برامانین همو جورن کابلوان ده بکارتینه. تکنولوژیا و کوالیتی دوستینن سرکین وی کارگهینه. کابلوین کل وی داره تین چکرن دکارن هیا 620 پلین گرماتیه برگیری آگیری را گره. ده همان دمه ده لهم برتیشکا روژی جی برگیریه دیکن. بەگشتی ئێمە لە کارگەکەمانە دوو جۆر کێبڵ دروست دەکەین واتە کێبڵی ئەلەمنیۆم و کێبڵی مس هەموو قیاسەکان دروست دەکەین بە پێی ستانداردی بەریتانی ئێمە ئەتوانین هەموو ئینتاجەکەمان بخەینە بازاڕەوە بە باشترین کوالیتی و بە باشترین کوالیتی مس. 4 خەتی ئینتاجمانەیە خەتی یەکەمان کە پێوترێ ئەزل 1200 متر لە دقەیەکە ئاکات خەتی دووەم و سێم و چوارەم 450 متر لە یەک دقەیە ئەتوانێت بیکە. خەتی یەکەممان کە بریتە لە عەزل 1200 متر لە دقەیەکە ئەکرێ بەرگی یەکەم ئەکاتە سەر مسەکە. خەتی دووەم و سێم و چوارەممان کە پێوترێ غیلاف بەرگی دووەم و سێم و چوارەم ئەتوانێت بدرێ بەسەر کێبڵەکەیە. لە ناو خەتی ئینتاجەکانمانە نزیکەی 45 کارمەندمانەیە کە لەسەر ئەم خەتانە ئیجەکان
کە هەمویان کەسی شارەزا و پسپۆڕ ئێمە لە کارگەکەمانە هەموو نوعی کێبڵە دروست دەکەین کێبڵی ماڵان دروست دەکەین کێبڵی کارگەکان دروست دەکەین و بە باشترین کوالیتی سیستەمی بەریتانی بزیدەتری ji heftê rengên cuda ev kabloan li dov standardên cîhanî û pêdiviyên cuda tên beremanîn. لە کارگەکەماندا چەندین جۆر ئامێرمان هەیە کە توانای ئەوەی هەیە کە ئەو مسە پوختەی کەیەتە ناو کارگەکەمانەوە چەندین جۆر کێبڵی جۆراوجۆری لێ دروستکەین. کارگەکەمان توانای هەیە مسی 8 ملیم لە 8 ملیمەوە باریک بکاتەوە هەتاکو 0.7 ملیم قوتر. لەبەر ئەوە ئێمە دەتوانین زۆرترین جۆرەکانی کێبڵ و وایر لەناو ئەم کارگەیەدا بەرهەم بهێنین. جۆری کێبڵەکان یاخود جۆری وایرەکان بەپێی ئەو کلاسەیە کە مشتریەکانمان داوێکە واتە کلاسی یەکمان هەیە کە کێبڵەکەی سۆڵیدا پێ زیاتر پێوترێ سەڵب یاخود سۆڵد لە بازارڕە جۆری دووەممان هەیە کە کلاسی تووە کە کێبڵی ستراندە کێبڵی ستراندمان پێکاتوە لە کێبڵی حوتاڵی یاخود 90 تاڵی یاخود 37 تاڵی یاخود 61 تاڵ بە پێی حەجمی کێبڵەکە و گەورەبوونی کێبڵەکان عدەدی تاڵەکان زیاکە و جۆری سێمان کێبڵی فلێکسە بۆ ئەو شوێنانەی کە شوێنی نوشتانەوەی کێبڵەکان تەسکە و پێویستی بە کێبڵێکی نەرمتر هەیە بۆ داخڵبوونی بۆردەکان یاخود داخڵبوونی کێبڵەکە بۆ ناو ترێنجی کارەباکان و شوێنەکانی پێویستی بە جوموجۆڵێکی زۆرە کە جۆری سێمی کێبڵەکانمانەمانە پێوترێ کلاسی 5 کلاسی 5 یاخود کلاسی 5 لە جۆری کێبڵی فلێکسی تەواوە کە کار ئاسانیەکە بۆ شوێنە پشکۆلەکان بۆ ئەوەی بە ئاسانی ئەم کێبڵە بچێتە جێگەی خۆی. ev yekî ji wan corên kêbla ku di nava evê kargeha me Kurdî da li bajarê Silêmaniyê tê te durustkirin ev corê hene yî kêbilî 300 milîm duce dikare 805 amperên karebê bi pila germatiya heya dige not pilên germatiyê dikare bi kapasitiya xwe ya full dikare evê rêjeya karebê veguhêze. Ev kêbila hene taybet bû kargeha û bû sitiya anka em bijin hêlên serekên rakêşana karebê tê karanîn nava vê kargehê de çawa tê durustkirin ez ê ji wan rabêjim. Ev hêla hene profesyonal dikare li destpêka wê bekereyên misî texnet nav da. An ku şêst û êk bekereyên misiyên 10,000 metrî dirêj bi قبارê 2.5 milîm dixne di nava evan amîra da. Çawa ev kêbila çê dibe. Qonaxa yekem heft bekere. Bekerek rast diçe 6 bekere din li ser dizivrin. Bi aliyê rast e. Qonaxa duem dibe 12 bekerê din têne ser wan heft bekeran belê bi eksa saetê kar dikim. Qonaxa sêyem ev ye ku bi eksa qonaxa duem wekû saetê dîsan em dikarin bijin 18 telên dîyên misî dîsan dixne ser û estûrî hêdî zêde dibe. Em biçin qonaxa dawî û qonaxa çarem. Qonaxa çarem eksa qonaxa sêyem kar dike an ku em şên bijin berûva jî saetê ew kar dike û 24 telên din dixe ser qonaxa sêyem lê dawiyê dibin çend dibine 61 telên ewha yên 2.5 milîmî ku ewha bi dawî tê. Li dûv da wê çilêbe wê bê heta diçe evî amîre hene. Ev amîre hene bû ku xariyatiya wê ev kêbila hene ku rast be edil be eprêka van amîran ewha li ser dizivrin yê yekem bekerê yekem dide bekerê duem û yê duem jî dîsan dizivrîne heta diçe ser bekerê mezin. Ev hêla hene bînerên me yên kêbilê em şên bijî nava kêbilî yê misî 61 dav کت ناف ده هنه جمسین 2.5 ملیمی دکاره یک خولک دا بینرین ما 20 مترین اوها درست بکن و دیسان اوی بکره هنه آمازن بشینن بشه رو پوشینه آنکو ازله و پیشتی هنگی برگی دره و سر بیتا چکرن و ببتا بکرک و بشینن بو کارگاه و بشینن بو پروژه آمازن و هلن سرکی جو محاوله بو بورداو هلن سرکی این کاره به ین خواه درست بکن.
باوری برهمین کابلوین وی کارگاه MS نتنین افخوینه. اف کارگاه خودی برواناما جهانیا تیما لاب یا هولندیه جبو باشترین جورین کابلوین الکتریکی. هر وها خودی برواناما هر دو زانکوین صلاح الدین لهولر و زانکوها سلیمانیه که کوالتیا بلندیا برامانین پش راست دکن. نحن حاليا في مختبر مثل صناعة ئێمە ئێستا لە تاقیگەی کارگەی دروستکردنی کەیبڵین و کاری کۆنتترۆلی جۆری دەکەین. ئەمەش لە ڕێگەی هاوردەکردنی هەموو مادەخاوەکانی وەک مس و ئەلەمنیۆم بە پێی ستانداردە جیهانیەکان. پاشان لە هەموو قۆناغەکانی بەرهەمهێناندا چاودێریان دەکەین، لە قۆناغی ڕاکێشانەوە تاوکو قۆناغی تەنینەوە. هەروەها بەرگری کارەبایی کێبڵەکان دەپێوین بۆ دڵنیابوون لەوەی لە چوارچێوەی ستانداردی داواکراودایە. جگە لەوەش ڕووپۆشکردن هەیە کە بریتیە لە داپۆشینی کێبڵی مس یان ئەلمنیۆم بەو ئەستوریەی کە ستانداردەکان دیاریان کردووە. دواتر پرۆسەی بەرگکردن دێت کە قۆناغی دوای ڕووپۆشکردنە و لە کاتی کۆکردنەوەی وایەرەکان یان بۆ کێبڵی تاک دەکرێت. ئەمەش بە پێی پێوانە و ئەستوری داواکراوەکان لە ستانداردەکاندایە. هەروەها لە قۆناغی ڕووپۆشکردن و بەرگکردندا مادە پلاستیکیەکان دەپشکنین. ئەمەش لە ڕێگەی تاقیکردنەوەیان لە پرۆسەی بەتەمەنداچوون کە لە ناو فڕنێکی تایبەتدا هەڵدەگیرێن و دواتر پشکنینیان بۆ دەکرێت بۆ ئەوەی بە تەواوی دڵنیابین لە کواڵیتی بەرهەم. لپش اوان مکینین هیلن برمانینه هیزکا مرووی شارازه هیا. زیادتر جه هشته کارمندین کرد و بیانی ادناوا و کارگه دا کار دکن. به بردوامی اف کارمنده دین فیر کرن. هنگی جوانه خودی زیادتر جه 20 سالان شارازایی دوی بیاوی ده هنه که اف یک کوالتیا بلندیا برمانینه مسوگر کریه. لکارگەکەماندا کارگەی MS زیاتر لە 85 ستاف و کادر کاری تێدا دەکات کە زیاتر لە 65 لەم ستاف و کارمەندانە ستافی ناوخۆی و خۆماڵین. زیاتر لە 25 پرۆژەی گەورە و استراتیجی هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستانە کە کێبڵەکانی ئێمەیان بەرهەم بەکارهێناوە و ئەلحەمدوللا فیدباکی هەموو ئەو کەسانێک کە کێبڵی ئێمەیان بردووە و لە هەموو فحوساتەکانە کێبڵەکانمان دەرەجەیەکی هێناوە لە عێراقدا. کارگاه MS نتنه کابلوان برهمتینه بلکی باوری و هزه جبو داهاتوه که پیشسازی گش لکردستان آواده که پروژه کو نشان داده که میدین کردستان نشان کوالیتی و پیشکفتنه افجی لکردستان هاتیه برمانین افجی میدین کردستانه